کۆبوونەوەی بەردەم بازاڕی دۆلارەکە لە سلێمانی قەدەغەکرا و ئەمجارە یاریەکانی چاویش دەفرۆشرێت. سڵاوتان لەبێت. دەستکرایەوە بە فرۆشتن لە بەشەکانی چاویلاند و ئەمجارە یاریشی تێدایە. بەڕێوەبەراتی جێبەجێکردنی دووی سلێمانی بە فەرمی زیادکردنی ئاشکرای بۆ فرۆشتنی 13 مڵکی دیکەی پرۆژەی گەشتیاری چاویلاند ڕاگەیاند. ئەوەش بەدانەوەی قەرزێکی وەزارەتی کارەبای هەرێمە کە لەسەر پرۆژەکەیە. بەپێی ئاگادارێکی جێبەجێکردنی داد، کۆی گشتی پارەی خەمڵێنراوی ئەو مڵکانی کە دەفرۆشرێن دەکاتە 81 ملیار و 436 میلیۆن و 287,500 دینار. فرۆشتنەکە لە بەرامبەر قەرزێکی وەزارەتی کارەبایە لەسەر کۆمپانیای چاوی کە بڕەکەی 3 ملیار و 580 میلیۆن و 710,000 دینارە. لیستەکە 13 مڵکی جیاواز لەخۆ دەگرێت کە بەشە سەرەکیەکانی پرۆژەکەن. گرنگترینیان ئەمانن: بەشی یاریەکان، سکەتلمەوت، سەڵیب، قەوس، کۆشکەکان، یاری ئاو و چەندین یاری دیکە. ئەوانە لەخۆ دەگرێت و هەروەها مۆزەخانەی مۆم و سینەماشی تێدایە. کابینەی گەشتیاری و هۆڵی بۆنەکان و شوێنی نیشتەجێبوونیشی تێدایە. لە کەرکووک باندێک بە سیناریۆی نەخۆش تەکسێک دەڕفێن و خاوەنەکەشی لە دەمی مەرگ دەگەڕێتەوە. شەوی ڕابردوو ئەرکان فاتێک کە شۆفێریخی خاوەن پێداویستی تایبەتە لە کەرکووک بە بیانووی گواستنەوەی نەخۆشێک کە گوایە قاچی شکاوە دەکەوێتە داوی سێ گەنجەوە و دواتر ئۆتۆمبیلەکەی لێدەستێنن. باندەکە بە حربە و بە تەقەکردن پەلاماریان داوە. ئەرکان توانیوێتی خۆی فرێبداتە خوارەوە، بەڵام وەک خۆی بە 964 وت هەر کەچەکەکە و حربەکەم بینی وتم ئیتر تێکەوتم. ئۆتۆمبیلەکە کرۆلایە و 2009 نرخی نزیکەی 11,000 دۆلارە. ئەرکان ئەمڕۆ لە دادگای کەرکووک سکاڵای تۆمار کرد و داوا دەکات حەقی بسەنن. دوای بڵاوکردنەوەی هەواڵەکەی لە 964 شۆفێری ئۆتۆمبیلی تاکسیەکە پەیوەندی پێوە کردین و دەڵێت پۆلیس ئاگاداری کردوێتەوە کە ئۆتۆمبیلەکەیان لە گەڕێکێکی باشووری کەرکووک دۆزیوەتەوە و پێیان وتووە بڕوات و وەری بگرێتەوە. بەزمی بەرز و نزمی نرخیزی و بەجارێک مامەڵەکارانی خۆشاندووە و بە دەیان کەس کۆبوونەوە و هەر بۆ بۆنەوە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەو مامەڵەکارانە لە بەردەم بازاری کۆنی دراو لە سلێمانی قەدەغەکرا. هێزە ئەمنیەکان ڕۆیشتنە شوێنەکە و بە شتێتی زرد کۆبوونەوەیان لە قشقامەکە قەدەغە کرد و کەس بۆی نییە لەو بەردەما قەرەباڵەخی دروست بکات. پامنەری 964 لە بەردەم بازاری دۆلارەکە ڕایگەیاند ئەو قەرەباڵەخیە ئاستەنگی هاتوچۆی بۆ بازار و شەقامەکان دروست کردووە و هەر لەبەر ئەوە قەدەغە کراوە. ئەو خەڵکەشی مامەڵەیان بەزیو دەکەن لە ئەمڕۆ دەبرێنە ژێرزەمینی بازاری نوێی دراو لە سلێمانی و ئیتر ڕۆژانە لەوێ دەتوانن بە دڵی خۆیان مامەڵە بکەن. مانگێک و سێ ڕۆژە لە ساڵی نوێ تێپەڕیوە، بەڵام دەنگ و باسی موچە لە گۆڕێ نییە. لە کاتێکدا فەرمانبەرانی عێراق 6 ڕۆژ لەمەوبەر دەستیان بە وەرگرتنی موچەی مانگی یەک کردووە. وەزارەتی دارایی هەرێمیش بێدەنگی هەڵبژاردووە. 29/12/2025 وەزارەتی دارایی هەرێم دەستی کرد بە دابەشکردنی موچەی مانگی دەی 2025. لەو ڕۆژەوە دەنگ و باسی موچە نەماوە وەزارەتی دارایی نەهیچ دەڵێت و نەوەڵام دەداتەوە، هەرچەندە چارەنووسی دوو موچەی ساڵی ڕابردوو بە نادیاری ماوەتەوە. لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ماوەی 7 ڕۆژە هیچ شتێکی بڵاو نەکردوێتەوە نە لەبارەی موچە هیچ قسەیەکی نوێی هەیە. لە عێراقیش وا وردە موچە دابەش دەکرێت و گیرفانی موچەخۆران گەرم دەکرێتەوە. هەر لە ئەمڕۆوە گردبوونەوە بۆ داواکردنی موچە لە هەرێمی کوردستان لە شاری کفریەوە دەستی پێکرد و مامۆستایان داوای موچە دەکەن. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە لە ئەمڕۆ دوای نیۆڕۆ پلەکانی گەرما لە زۆربەی شارەکانی کوردستان دابەزیەوە دەبینن کە لە هەولێر و دووە گوردە نەمەباران دەستی پێکردووە و دواتر دەگوازرێتەوە بۆ سلێمانی و بۆ گەرمیان، بەڵام بارانەکە قوڕی لەگەڵدایە. ئەمیش بە هۆکاری ئەوەی کە لە دوای نیۆڕۆی ئەمڕۆوە خۆڵبارین دەستی پێکردووە. کاتێک کە دابارینی باران دەست پێکات ئەوە دەکات کە بارانەکە قوڕاوی بێ، ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە بارانێکی قوڕاوی ببارێت و لە زۆربەی ناوچەکانی کوردستان بارانی بەخوڕ دەبارێت، بەڵام لە گەرمیان کورتخایەن دەبێت، واتە بارانەکە بەردەوامی نابێت و بڕیارە ئەم بارانە بەپێی ئەوەی کە کەژناسی بڵاوی کردوێتەوە تاکو سبەی چوارشەمە بەردەوام بێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.